شانازی بە خۆمەوەکەم کە وەک ئافرەتێک هاوکاری مێردەکەم بوو. پیشەی چایچێتی بۆ ئافرەتان شتێکە تۆزە کەمترە لە دەرەوە چۆنە تۆم شتاکەی؟ خۆم خولیای خۆمە حەزم زۆر لە چایە ئیتر بۆیە پەرەم بە ئیشەکەیە پێشتر تەنها سەماوەرێکم هەبوو وانەتی وتم بە ئیشەکە گەورەترکەم هەم جوانترە هەم کەمە زۆر کەمە سواز بۆ خەیەسا ئافرەتیش هەوڵی یاوە بۆ ئیشە. چای دەستی پیا خۆشرە یافرەت؟ ئێستا بڵم لەوانەیە پیاوەکان تووڕە بن بەڵام هەردووکی خۆشە بە تایبەت من دەستی خۆم چای خۆم خۆشترە. ئێستا لە ماڵی ئێوەی چه چالێنێ؟ هەر خۆم ئەی پیاوەکە و چای ئەویژلی ئەنێ بەڵام خۆم قەناعەتم پێی نییە. قەناعەتە پێی نییە؟ چا چی بەکارێن بۆرە چەندەوە تێکەڵەکەی؟ وەڵام من زیاد لە 8 بۆ 9 تێکەڵ ئەەکەم تا ئەو چایە دەرئەچێت. مۆدانە ئەڕۆڵە خۆ بە سەڵی گەورە بگریتەوە. وەڵا بە تەشت باشە بۆ ناریشی تایە و بێبۆنیشی تایە چۆنە؟ هەردووکی حەسەب کەسەکان کەوتوە ئێستا من نزێکی 2 ساڵام چایە ناگۆڕم نە معتەڕی تێکم نە هێل نە دارچین چکە زۆر کەسێ خەڵک حەزی لێ نییە بۆ ئەوەی کەسەکان من بۆ گشتی لێ ئێنم بۆ ماڵەوە نییە بۆ ماڵەوە هەرچۆنێ لێنێم خۆشە بەڵام بۆ گشتێ بێ شتێک بێت کە هەموو کەسێ ڕازی بێ لە چایەکەت. باشە چالێنان فەنی خۆی هەیە خەڵک چۆن چای لێ بنیە خۆش دەرچێت؟ بە ئاوەکە بکوڵێ جوان جوان چایەکە و تێکرد دایگرە با لەسەر ئەو ئاگرە نەبێ بکوڵێ ببێ بە خانە بۆ پێوترێ خەنە ئەو بێسەیرە بۆنی خەنەی لێت کە زۆر بکوڵێ بۆنی ناخۆشە بە چایەکە و بۆنەی لەدەستایە چامەکەشی لەدەست ئەی هەیە دوایەوە کە چاکەی تێەکە کەوچیشی تێەکە و تێشیەت ئەوە حەسەب کەسەکانە کە ئێستا بۆنە منش زۆر جار هەیە پەلەم بێ خێراتێکیم بووی زۆر ڕنگ باتەوە ئەو کاتێکێکێک پەلەی بێ مشتێکی زۆر وەستاوە چای خێرا لێ ئەنێم ئەبێ جاریاتێکێکی بێ بۆ ئەوەی زۆر ڕنگ باتەوە. باشە بۆ کە ئیشە بە خۆریە چاکە بێ زوو بڵێ ناکڵێ ئەسا من پەلەمەوە ئاوە بکڵێ ناکڵێت. چی لەگەڵا ئەخوا خەڵک زیاتر خورمایە شەکر؟ خەڵکی سلێمانی خورما خۆن خورما خۆن شار حیاتەکە خورمایە شەکریشی پێوە خۆن وام خورماکە زیاتر. ئەمە شەکری کەلەیە؟ شەکری سپیە بەڵێ شەکری کوڵاوەشمانەیسر پێم نەکراوە بە سەراحەت خۆشە. باشەوەش فەنی هەیە لێنە کوڵانەکەی کاسیوا هەیە شەکر ئەکوڵێنەوەکو بەردوایە هیوا شەڵی لوقمە شەڕەبەردی پێ بکەیت. ئەڕۆوەڵڵا چەند چای پێ بخۆی ناتێتە لە دەم. باشە هەموو خورمایەکە بێ بۆ ئەوەی بە چاوە بیخۆی؟ وەڵی من سەراحەت خۆشەنای خورماکان زۆر باش نازانم بەڵام خەڵک زۆری حەز لەمەیە چکە ناوەکان باش نازانم من سەراحەت خۆشە. فەرموویکە ئەوە بۆ تۆ کارمەندەکانیشت کاڵە لەبەر ئەوەی تازە لێم ناوە چاش یەک ڕەنگ لێ ئەنم ئاوم نییە. باشە گەر ئاوی تێگەی تامەگەی فەرقەکە؟ تامی نامێنێ دایی نابێت تێ بکرێ ئاوت کە تۆ چای زۆر خەز لێ بنێ ئەبێ لەگە ئاوە تێکەڵێکی من یەک ڕەنگ لێ ئەنم بۆی زوو چاکەم تازەکەمە کۆن نەبێت نۆشی گیانتان بێت دەستگەرمە. بۆ من لە هەندێک شوێن چاکە تام نایەت چی ئەمە؟ دەوری چایەکەیە چۆن چالێ ئەنێت چایەکەی شتێکە چۆن چایەک بەکار ئەهێنێت ئەوە زۆر دەور ئەبینێت. خەڵک کۆمنتی چێ لەسەرەوەی کە بۆ من نەخاتوونێک چای ئەفرۆشێت. سەراحەت خۆشە زۆر کەسە بۆ تویتی پێویست ناکات تۆم ئیشەکەی کەسی تر هەیەیان هاوسەر برا باوەگیان شتێ بەڵام منەمە شانازی بە خۆمەوەکەم کە وەک ئافرەتێک هاوکاری مێردەکەم بوو. دایم یەک پرسیارم هەیە خۆریەشی ئاوا چەند چایتیایە؟ چەند چایتی ئەبێ بەخوانم ژماردۆ تا ئێستا چەند پیاڵە چایتیا دەرەچێ؟ ناوەڵە هەرتەمە ئەوەم نییە ینی بزانام چەند ئەک هەروتمە مشتری پێی ڕازی بێ کەسێک کەوتیتی چاکە ناخۆشە جارێکی تر تێم کردوت وتمە کابرا ڕەحمەتم بۆ بنێرێت. چایکی خۆش خۆیتەوە دوای ناخواردنێکی چەوەر کەس پارەشی پێن و گەرنیازە بێ مە ماڵی خۆیەتی ماڵێم خوشکە گەورەیە. چا بە چەنە لای تۆ؟ سەراحەت خۆشە چا بە 5 لە لای من. بۆ گرانە دەستی وەک تۆ بە بێدوژونم بۆ چییە؟ من ئاو ئەکڕم باشە ئاوی بەڕات ئەکڕم چایەکەشم گران ئەکەوێت لەسەر من دار ئەکڕم بە فەردە بۆ منەوانە تۆزە گرانم ئەتوانم چایەکی هەرزان بکڕم ئاوی ماڵەوە بێنم بیەم بە خەڵک زۆر زۆر بۆ منش هەرزانەکەوێ و کولفەیەکی کەم و پارێکی زیاتر خەمێکی فانمەوە. بەڵام تامی چاکە خۆم ناشکێنم ئیشی خۆم ناشکێنم. چا بە دار یا بە تەباخ؟ دار بۆ دار شتێکی ترە
هەرەوە لە ماڵەوە لێنەوە و تامەی نییە دار شتێکی ترە ماو ئاوە لەسرم نابێت بە ودارە بکڵێ جوان ئەنجا چای تێ ئەەکەم تەمبوونی دووکاڵەکە ئەگرەیە لە دووکەڵەکەش بە هێواش ئەکڵێ تامیم چای خۆشترەکە باشە چەندێک بمێنێتەوە تێک ناچێ 20 دقه خۆریە چا بۆ 20 دقه ئەڕژم سەرپیش نەبێت سەجار ڕشتومە ئەڕژم خۆم ئیشەکەی خۆم ناشرین ناکەم من ئەڕژم سەراحات خودی خۆم ئێڕژم سەجار هەبوو چام لێ ناوە سەقەت دەرچووە بۆم گرنگ نییە ئەڕژم کەسیوا هەبووە وەستاوتیتی مێڕژە نا ئەڕژم چایکی تازەتر لێنێمەوە ئەوم کەسێ وایە نازانم خودی خۆم من بە دوی پارەی حەڵاڵە گەڕێ کەم کەس ئەوە ئەبینێ ئەوەی کە تاسە چای لەلا خواردبێتی هەیەڵێ بۆم نەدیش لەما خۆم زۆرترین کڵۆشەکە خواردەی چەند کڵۆی خواردووە واللهی زۆر زۆرە هیوای ئەوەنی شەکرەکە خۆ چایەکە ناخۆ ئەوەنی شەکرەکە خۆ چایەکە ناخۆ کاڵەمە پێ ساڵە بۆم تو پاری شەکرەکە بۆ چایەکەمانە بخ ئەرۆڵە خۆش بێ مەمنون زۆر سپاس